بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. هەڵقەیەم جارەمان هەڵقەیەکی زۆر تایبەتە، قەدەری خێزانێک. خی گەورە نازانین چی بۆ هەڵبژاردووین، لەکوێ لە دایکە بین، چۆن ژیانە بەینە سەر، لە کوێش کۆچی دوای یەکەین و ئەو ئەجەلەی کە تایە ئەمرین مردنەکە دێت و یەخەمان پێگرێت. قەدەری خێزانێک زۆر دەرس و وانەی گرنگی تایە. حەزم کرە مەڵقەیە تایبەت بکەین بەم بابەتە زۆر زۆر گرنگە و لاکردنەوەیەکیش بێت لە خێزانێکی ئیمانداری موسڵمانی ئەم شارەمان، خێزانێک کە پێک هاتبوو لە چوار کەس لە گەڕێکی چوارباخ و بە قەدەرێکی سەیر بە کۆمەڵ کۆچی دواییان کرد و گەڕانەوە بۆ لای خوای گەورە. فەرموون هەڵقەی ئەم جارەمان. ئێوارەیەکی پاییزی 2022 لە دەوروبەری غروبی ئێوارە و خامۆشبوونی شەقامەکانی شار، خێزانێکی ماندار و خێرۆمەند و ناوازە، خێزانێکی چوار کەسە لە ژن و پیاوێک و کوڕ و کچێک لە چوارباخ ڕۆحیان بەرزەفڕ و بەرە و بەرزەخ و قیامەت کەوتەڕێ و هەتا دەوروبەری کاژمێرنەوەی بەیانی هیچ کەس غەیری قەرەباڵغی فریشتەکان و عالەمی غەیب پێی نەزانین. وەختێ پێیان زانرا ئەوان لەسەر و ئاسمانەکانەوە بوون و ڕێی جاویدانەی هەموو خاسانی خۆیان بڕی بوو گەیشت بوون. ئەوان ڕۆحیان بەرز بوویەوە، هیچ هەستیان بە غوربەت و تەنهایی نەکرد، چونکە خێزان لەوێش جەم بوو. ئازارەکانی خوشک و برا و باوکێکی جەرگسوتا و خزمان و عەزیزانیش نەگەیشتاوان هەتا ئەوەیان لێ نەشێوێ. ئەوان لە ناو میهرەجانی فریشتەکانە جوانترین پێشوازی کران. ئەوان ناوبانگیەوەیان خۆشیەکانی ڕازیبوونی خوا و نیعمەتەکانی بەهەشت و ڕۆحی ئازیزان هاتنە پێشوازیان و هیچێکی ئێرەی دنیایان بیر نەما و ڕۆشتن بۆ هەمیشەیی گەیشتنە نیشتیمانی ڕاستەقینە و لە ئازارەکانی دنیا قوتار بوون. ئەوان پێگەیشتووی ڕێی ئەوێ بوون، هەر بۆیە زوو گەیشتن و نیشتەجێ بوون. ئەبێ ئەو چەند ڕۆژەی کۆتایی لە هەست و نەست و بیرکردنەوە و خەیاڵاتی ئەم خێزانە چوارکەسیە چی گوزەرابێت. ئەبێ چۆن ئیشاراتە غەیبیەکان هاتوێ بۆیان و کەم تا زۆر هەستیان بە نزیکی و قوربی مردنی خۆیان کردبێت. ئەبێت چەند شتی شاراوە لە فکر و بیرکردنەوەیانە هەبوو بێت و خەویان بینی بێت، دیاردەیان بینی بێت، هەستی غوربەتیان بینی بێت و بەڵام فرامۆشیان کردووە و لای کەس باسییان نەکردووە و ئەنزانیوە شتێکی عابرە و ئەڕوات، نەیانزانیوە کەوا قەدەر و مردنیان زۆر نزیک بۆتەوە و بەیەکەوە باڵەفڕ بەرە و بەرزەخی هەمیشەیی کۆچەکەن و لەوێشەوە بەرە و مەحشەر و ڕژێنە ناو مەحشەر و قیامەتی خۆیان. زۆر بە کتوپڕی ئەم خێزانە بەیەکەوە کۆچیان کرد و گەیشتنە جیهانە فراوانەکەی بەرزەخ لە عەسرێکی ئێوارانی گەڕەکی چوارباخی سلێمانیە. هەر لە مناڵیەوە کاریگەری هەبووە لە سەرمان، بە تایبەتی کاریگەری ئاینی. ڕاست ئێمە هەر لە ڕێی باوکمانەوە کاریگەری و پابەندی ئاینیمان هەبووە، بەڵام ئەوەی کە زیاتر بوو ئەو بوو بەردەوام ئاگای لێمان، یعنی لە هەموو نوێژێکی جومعە ئاگای لێمان بووی نوێژی جومعتان نەڕوە، لە ڕەمەزانەکانە، لە نەخۆشیمانە، لە ناخۆشیمانە هەر یەکەم کەس ئەگەشتە لامە. میهرەبان بوو، بەخشندە بوو، خزم دۆست بوو،
پێش مردنی دایکم ئەو کۆمەڵێک شتی تری هەبوو، بەڵام دوای مردنی دایکم دەوری دایکیشی بۆ ئێمە گرتەوە. بەڕاستی ئەوە زۆر ئێمەی هیلا کرد. جا دەردی تۆش فەرمووت بەو کارە ساتێک کە توانی بەبێ ماڵ ئاوا لە ئێمە ڕۆی تۆزە قورسم. دادە شعریە شێخ عەلی شێخ ئەمین لە ساڵی 1972 لە گوندی تەکیەی قەرەداغ لەدایک بووە. سەرەتایی مناڵی لە گوندی تەکیە ژیاوە. دواتر لە شارۆچکەی قەرەداغ و سلێمانی لە مناڵیەوە حەزی بە خوێندنی قورئانی پیرۆز و نوێژ و تاعەتی خوا بووە. دواتر لە سەرەتای گەنجیەوە دەستی کردووە بۆ وتنەوەی قورئانی پیرۆز و وانە ئاینیەکان و نازناوی سێبەریان پێبەخشی. بەڕاستی سێبەر بوو بۆ خێزانی و هاوڕێ و ئازیزەکانی. لە نەخۆشخانەی گورچیلەی دەستکرد کاریە کردو، وەک ژمێریار زۆر حەزی بە چاکەکردن و بە جێگەیاندنی سیلەی ڕەحم بوو. خۆشەویست و هەڵبژێراوی خێزان و کەس و خزم و هاوڕێکانی بوو. هەمیشە دەم بە خەندە و دەرگاکراوە بووە بۆ هەمووان. زۆر خەمخۆر بووە. بەداخەوە لە 8 دەی 2022 لەگەڵ هاوسەری و 2 مناڵی ئەم شەوەیان بەنسیب بوو و بەهۆی تەزووی کارەباوە ڕۆحیان سپارد و خۆی گەورە بە شەهیدی قبول کردی بێتن ئینشاءالله. گەنجینەکانی ژیان خاک و ئاو و نیشتیمانە لەگەڵ ئافرەتێکی ساڵح و دیندار و عاقڵ و بە ئیدراک بۆ بەرپرسیارەتی ژیان. ئافرەتی چاک و باش ئەو مرۆڤەیە تەحەمولی نەنگی و ناتەواوی و نەبوونی و ناجۆریەکانمانەکات. ئارامەگرێ لەسەر تاڵی و ناخۆشی ژیان، نەک لەبەرەوەی کە نەکەوێتە ژیانێکی لەوە تاڵتر و ناخۆشتر، نا لەبەرەوەی نەجیب و نەجیب زادەیە و نایەوێت شیرازەی خێزانێک تێک بچێت. کەرامەتی پیاوەکەیە پارێزێت، ئەزانێ ڕێزی پیاوەکەی ڕێزی برا و باوک و مام و خێزان و ئازیزەکانێتی. ئەو ڕێز و احتیرامە بە باشتر دەبینێ لە هەموو گەنجینانەی کە خەڵکی کۆیەکەنەوە. ئافرەتی ساڵح و دیندار چاوی لە کاڵای فانی دنیا نییە و هەرگیز دەوروبەری بەلای دنیاویستی و هەڵپەیا هەڵنانێت. ئەگەر ویستت پێگەیشتوویی میلەتێ ببینی، سەیری تێگەیشتوویی ئافرەتەکانی بکە. ئەوان نەوەیەک ڕامەهێنن. باشترین ڕێنمونی کار خێزان و ئافرەتێکی ساڵحە لە ماڵە. خێری وەک بارانە و هەموو لایەک بەهرەمە نەبن لێی. ئەوان نیوەی کۆمەڵگان و نیوەکەی تریشی پەروەردەکەن. باشترین دیاری کە داهاتووی خۆت و مناڵەکانە بپارێزێ دایشێکی دینداری ژیر و بەوەفایە. ئیتر یادەوەریە جوانەکان خۆیان ڕێچکەی بەختەوەرەکان دیاریەکەن. دوای مردنیش دەبنە قوتابخانە و ئەزموونی ژیان دۆستان و ڕێگای ڕاستی دینداران. بەڕاستی لایمە جەنابەت معلوم کە برین و سوێ هەیە لە مەسائیلی ئازار. ئەمە ئەم سوێ یەک سوێش نەبوو، 4 سوێ. ئەم 4 سوێ هەر ڕۆژێک ئێمە چونکە ئەم 2 مناڵن لە مناڵیەوە بەدەست خۆمان لە مەکتەبە لە ماڵە. جوانی یان تەمەنی 20 ساڵ بکە وەفاتی کرد. محەممەدیش 23 ساڵ. ئەیتر مناڵ ئەبینین ئەوان بیرەکەێت مۆبایل هەر شتێکی یەتە بەرچاومان. گەنجێک ئافرەتێکی داپۆشراوە یەکێک قورئانی بە یەکێک ئەخوێنێ ئەوانمان بیرەکەێت. یەکێک شەو نوێژ هەرچی بێت ئەچینەوە سەر. باوەڕ کە دوای ئەوان کۆبوونەوەکانمان زۆر زەحمەت. هەموو کات کۆیە کردینەوە، یعنی حەزێ کرد هەموو کات لە بەتایبەت باوەڕم پێ بکە ئەو شەوەی کە وایان بەسەرهات بڵێم وەک موعجیزە بوو باوەڕ بکە. چونکە هەموو شەوێک ئەگەر یەکێکمان بەلای کەمەوە لای ئەو نەبووینە دوان سیانێکمان لێو بوون. ئەیتر خوشکەکانم بەردەوام بە 4 دەورێ بوون. منم مامۆستا عوسمانی برام کە مامۆستا عوسمان و شاعری خوشکم
ئەتر زۆر هۆگریە بوون باوەڕکە ئەو کاتی کاکم ناسا بوو لە خەسەخانە کەوتبوو ینی ڕێیان نەئەیا بچێتە لای زۆر ناڕەحەت بوو بۆ زۆرەوەیەکێک بلەو شتانی کە ئەوی زۆر عادێت قەدەرەکان هەر هەمویان شاراون ئازیزانم مردنی کەسێک یاخود خێزانێ بەیەکەوە هیچ کەس تەوقعی ئەوە ناکات پێشبینی ئەوە ناکە ئەم خێزانە بەیەکەوە کۆچی دوای بکەن ئەم کەسە لە فڵان حادیسە و ڕووداوە تیا بچێت هەموو ئەم قەدەرانە بۆیە شاراون تا ئێمە دابچڵەکەین ڕابچڵەکەین کە ڕۆژێ لە ڕۆژانیش ئێمە ئەبینە شتێکی سەرسوڕهێنەر مردنەکەمانە بێتە شتێک کابێتە سەرسامبوونی کەس و کارمان یاخود نزیک و خۆشەویستەکانمان مادەم مردن غەیبە نادیارە هەندێک ئاماژە نزیک یەکاتەوە لەوەی کە تۆ نزیک بوویتەوە لە مردن هەندێک جار لی تێگەی و هەندێک جاریش لی تێ ناگەی بەڵامەوانی کە کۆچی دوایی یەکەن وەکو زانایە کە فەرمێت دائیمەن کاتێکە ئەڕۆن هەندێک ئاماژە بە کەسوکاریان نەڵێن جاری وایە کەسێک لە خەو ڕاپەڕێڵە لە خەومە فڵانە کەسم بینی مردبوو یا شتێکی بەسەر هات ئەوە ئەو ئاماژە و تەلەفۆنانەیە کە ئەو بۆ یەکات و پێش یەگات هەیە هەر بە واقعی یەتە بەرچاوی ئەو کەسە سوبحان الله ئەو ڕۆحیانەتەی ئەو کەسەیەتە بەرچاوی و شتێکی پێ ئەڵێت ئەم پێوتنە بەجۆ نییە ئەم بینینە زۆر بە چاو نییە هەستێکی باڵتنی ئینسانە ڕۆحێتی نەفسێتی لە تائیفەکانێتی هەستی پێکا و ئیستیقبالی ئەو مەوجاتە ڕۆحیانە ئەکا کە پێگات هەیە وەکو خوتورە و خەیاڵێک یە بە خەیاڵێ ئەڵێ وەڵاهی وەزانم فڵانە کەس شتێکی بەسەر هات بێت ئەوە ئەو ئاماژەیە کە ئەو بۆێنێرێ هەیشە هیچ شتێک لەمانە ئیستیقبال ناکەوە لەو کان کەسە نزیکەکەی خۆشەویستەکەی ئیشارە و ئاماژەیەکی بۆ نێرێ لەبەرەوە کە وەختی ئەمرین فریایەوە ناکەوین بە زمان بە کەسوکارەکەمان بڵین وا مردین بەڵام بە زمانی حاڵ و بە زمانی ڕۆح کە گەشتی هەمیشەی بەرزەخەکەین لە ڕێگەیە هەندێک لەو ئاماژانە ئاگاتەوە بە کەسوکارمان پێشەوەی هەواڵەکەیان پێ بگات کاک شێخ لە مێژووی ژیانی منە کە تقریبن نزیکی 50 ساڵم تێپەڕانوە ئەوەندەی کە لە ژیانی ئەم تەمەنەی کە تێمپەڕاندووە کۆمەڵە خەڵکی زۆرم بینیوە کۆمەڵە خەڵکی زۆر لە زاڵمان و ستەمکاران و خراپەکارانیشمان بینیوە بەڵام ئەوەی کەمایەوە و ناوێکی جوانی تۆمار کرد کەسانی ئەهلی ئیمان بوون کەسانی ئەهلی دین بوون هەر لە دێی ئێمە لە مەنتیقەی پێنجوێنی ئێمە کە گوندی سێرانە بوو چەند کەسایەتێکی زۆر جوانی تیا بووە ئافرەتانێکی زۆر بەڕێزی تیا بووە کە ئێستش دایکم ماوە خوا لە گوناهی مدووەکانی هەموو لایەکمان خۆش بێەوە ئەم خوشکە بەڕێزێشمان کە ئێستا ئێمە باسێکی ئەەکەین خوای گەورە بە بەهەشتیان شادکە پورە جەواهیرێکمان هەبووە یعنی دایکمە گێڕێتەوە ئەڵێ لە تەمەنێکی چەند ساڵەیە کە ئەم ئافرەتە لەوێ بووە خێزانی حاجی ئیسماعیل بووە یعنی مامانی کردووە و تەداوی نەخۆشەکانی کردووە ئافرەتێکی ئەوەندە خەمخۆر بووە ئەوەندە خزمەتگوزار بووە ئەوەندە چاک بووە کە ناوکی وەکو چۆن ئەڵێ ناوک بڕین ئەو سەدەمە ئاوە ناوک بڕینی چی مناڵی ئەو دێ ئێمە هەبووە ئەتوانم بڵێم ئێستا کە خەڵکانێکی زۆریان ئەلحەمدولیلا ماون لە کوڕ لە کچ ئەلحەمدولیلا ناوکیان بڕاوە و ئەم ئافرەتە بەڕێزە بە هانای ئەو خوشک و دایکانەوە چووە و خزمەتی حتا چەندەها کەس کە برینار بۆ بە چەقۆ یا بە تەور یا بە تەوراز ئەم دایکە بەڕێزە هاتووە تەداوی کردو ئێمە ئەزانین کە لە ئیسلامدا پێگەی ئافرەت ئەوەندە گەورەیە پەروەردگاری میهرەبان لە چەندەها شوێنەکە باسی ئافرەتانی ساڵحات ئەکا چێ خێزانی فیرعون بێت کە مێردەکەی زاڵم و ستەمکار بووە خوای گەورە بە نمونە ئیهێنێتوانەکە وضرب الله للذين آمنوا امرأة فرعون ئەم ئافرەتە ساڵحە کە بەڕاستی خوای گەورە لە قورئانە باسیە کە ئەیکا بە نمونە و پێشەنگ و قودوە بۆ ئافرەتانی ئیماندار بۆیە ئەگەر ئافرەتانێکی ئیماندار لە ناو موسڵمانانە جار لە کوردستان بێ لە ناو کوردستان بێ لە مەنتیقەی پێنجوێن بێ یا لە شارباژێر بێ لە قەرەداغ بێ یا لە سلێمانی بێ لە هەر شوێنێکا بێت پێ ئەوانە جێپێی ئەوانە هەڵبگرن بە ڕاستیەکەی ئەبن بە گوڵێکی جوان ئەبن بە نمونەیەکی جوان ئەبن بە پێشەنگی کۆمەڵە خەڵکی باش ئێمە یەکێک لەو بەڕێزانە کە ئێستا کە لە ژیان نامەیە دانیشتوون کە بە ڕاستیەکەی باوەڕمان وایە کە خوای پەروەردگار مردنی داناوە ئەجەلێکی بۆ هەر یەکێکمان داناوە
کاتێک لەم ژیانەدا دەمرین جێپێی خۆمان و جێدەستی خۆمان بەجێ بێڵین خەڵکێک لە دوای خۆمان پێمان بڵێ ڕەحمە لە دایک و باوکی ڕەحمە لەو کەسە بەڕاستیەکەی کە من توانیم سوودێکی لێ ببینم قسەیەکی باشی بۆ کردم و بەگوێم کرد ئەخلاق و خۆڕۆشتی ئەوەندە بەرز بوو یارمەتیدا هات بەدەمەوە لە کاتی ناڕەحەتی و ناخۆشیە ئەم کەسە بوو بە مایەی دڵخۆشی و ئارامی و کامرانی من لەبەرەوە بەڕاستیەکەی پێگەی ئافرەت لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەسمای کچی ئەبابەکری سدیقمان هەیە ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ و هەروەها سومەیەمان هەیە کە خێزانی یاسر بووە ئالی یاسر ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت لە پێناوی ئیمانەکانە بەرەنگاری ئەبوو جەهل و جەماعەتەکانیان بوونەوە ماوەسەگیان ئەگەر باسی ئەم خوشکە بەڕێزمان دادا شارێ بکەین دادا شارەیەوە چۆن ناسیتان ئەم ئافرەتە مەکانەتی بەهۆی داوە و ئیمان و بەهۆی خزمەت گوزاریەوە چۆن بوو ئێوە چۆن ناسیتان لە سەرەتایە ئێمە کاتی خۆی کە ڕاگوازێنێن هاتینە مجەمەعی شانەدەری هەتاوە کۆشتاودوو لەوێ بووین لە دوا ئەوە هاتینە وڵوبەت لەبەرەوەی تۆپ و شەڕ و شەڕی ئێران و عێراق بوو کە هاتینە وڵوبە بەڕاستیەکەی لەگەڵ کۆمەڵە خەڵکی منتیقەی قەرەداخ شاد بووین و ئاشنا بووین و لە گەڕەکەمانە کۆمەڵە پیاوانێکی بەڕێزی چەندەها شوێنی لێون بەڵام ئەوانەی کە لەوێ بوون کاک شێخ محەممەد کە خەزۆری من بوو خوا عافی کاخوا بە بەهشتی شادکە و کاک ئەبوبەکر کە باوکی بەڕێزی کاک دڵشاد و داد و گوڵسار بوو کۆمەڵە عایلە و خانەوادەی بەڕێزی لێبوون ئێمە لە ڕێگەی ئەوانە شاد بووین و ئاشنا بووین بە منتیقەی قەرەداخ و کاک شێخ محەممەدیش بە ڕەحمەت بێ خەزۆرم خوا عافی کە یاخوا تقریبا ئەهلی مزگەوت و منش ئەو سەدەمەت لە دیراساتی ئیسلامی ئەم خوێند ولا حجرە و لە مزگەوتیش ئەم خوێند و ئامۆژەی مزگەوتەکانی وڵوبەمە کرد و دەرز و دەورم هەبوو ئیتر ئاشناییەکمان بۆ پەیابوو بوو بەڵام گەیشتینە نەوەدەکان کە گەیشتینە نەوەدەکان دوای نەوەدەکان بەڕاستیەکەی سەحوەی ئیسلامی قۆناغێکی گەورەی بڕی بوو خەڵک حەزی ئەکرد کە بەرەو ئیسلامەتی و دینداری خواناسیەوە بێت خوشکانمان دەرز و دەوری قورئان خوێندنیان هەبوو بە تایبەتی خوشکەکانی خۆم و هەروەها خێزانم کە تێکڵاوی هەبوو لەگەڵ ئەم خوشکە بەڕێزەمان دادە شعرێک کە کچی حاجی عەلیە خاڵی خێزانمە ئەم بنەماڵەیە تێکڵاو بوو من خوشکێکی بەڕێز هەبوو ئەها لە وڵوبە دەرز و دەوری پێوتن بەڕاستیەکەی ئێمە کاتێک کە باسی دەرز و دەورەکەین زۆر جاری وایە خەڵکێکەیە یەکسەر ئەچێ بۆ لایەنی حیزبایەتی و بازە شتێک هەرچەند حیزبایەتی بە شێوازە جوانەکەی جوانە و ئێستش هەتاوکە ئێستا لایەنی ئیسلامیەکان بە ئیجابیوانی لە کوردستان دەورێکی باڵان بینی و نە شەڕیان کردو نە پیاویان کوشتو نە خەڵکیان هەڵخەڵەتاندووە بەڵکو خەڵکیان بەرەو باشە و جوانی و چاکە خوازی بردووە جەنابی کاکشێن بۆیە ئەم خوشکانە لەوێەوە من ئەم خوشکەم ناسی بەڕاستیەکەی نمونەی ئەخلاق بوو یا ڕەبی خوای گەورە بە بەهشتی بەرینی شادکە وەڵاهی نمونەیەکی ئەو نەجوان بۆ ئەتوانم من بڵێم من وەکو خۆم کە ئەو سەدەمە لە کولیش تقریبا وەرگیرا بووم جامیعی سلێمانی تازە کرابەوە ساڵێک لەوێ دەوام کرد لە دوایە بۆشمان تەواو نەکرا لەبەر ژیان بەڵام ئەم خوشکەم ناسی کە ناسیم بەڕاستیەکەی جێگەی سەرنج بوو جێگەی ڕێز بوو ئافرەتێکی بە حیا و بە حورمەت بوو ئافرەتێکی دیندار بوو ئافرەتێکی ئیسلام ویز بوو ئافرەتێک بوو کە خەمخۆر بوو لەگەڵ خوشکەکانیە زۆر بەڕێز و بە حورمەت و خوشکەکانی مەوەسم خوشکە ئیسلامەتی و دینداریەکانە بوو و بە تایبەتی لەگەڵ بنەماڵی ئێمەشا کە ئەو خوشکانەمان الحەمدوللا کە ئێستێشە نمونەیەکی جوانن لە دینداری و ئەخلاق و خۆڕۆشتی بەرزە کە عایلە و خانەوادەیان پێکێناوە شکر بۆ خوانەوەکانی خۆشیان الحەمدوللا هەر دیندارن و پابندن بە ئیسلامەتی و دینداریەوە ئیتر ئەم خوشکە من لەوەی لە تقریبا لە 93وانێ تێکڵاو بوون یعنی لە 93ەوە من لەگەڵ ئەم بنەماڵەیە لەگەڵ بنەماڵی حاجی عەلی و ماڵی خەزوورم و ئەمانەیە تێکڵاو بن الحەمدوللا دادە شعریە نمونە بووە ئەخلاق ڕەوشت دینداری خواناسی خەمخۆری یعنی یەکی لەو شتانە ئەوە بۆ خەمخۆر بوو والله ئەو ڕۆژەی کە گەڕابوونەوە خوشکەکەم یعنی زۆر 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 هەوڵی لەگەڵیا بوو بمێنێتەوە توی هەرەڕێ ئەوە کە زۆر وەکو پێشتریش پێش چەند مانگێک کاک لوقمانی براموتی خەوێکم پێوە بینیوە ڕووناکیەک لەسەر ماڵی ئەوان ڕشتۆ بەرەو ئاسمان بەس ئەوەی ئەقڵ و خەیاڵم بۆ ڕۆشت بێ ئەوە بەڕاستی ئێمە کاریگەرێکە هی ئەوەیە مامۆسامان بوو خوشکی گەورەما بوو وەک عەرزم کردی لە مەرحەلەی دوای وەفاتی دایکما جێ ئەوی گرت بووە یعنی لە براو خوشکا گەورەمان بوو
گەورە بە کامڵی بە عەقڵ بەڕاستی یعنی بە خەمخۆری ئەو نازناوی سێبەریش کە لیان نابوو باوەڕ کەڕێکەوە بوو سێبەر بوو بۆ هەمومان خزمی لە شوێنیەوە ئەدۆزیەوە لە تاسڵوجە لەکوێ یەکێکی ئەدۆزی و ئەچوو لەگەڵیان سەردانیەکەتی هەموو بە تایبەت هیبەتەمەنەکان هەرچەنە تەندروستی خۆشی تەواو نەبوو یعنی من خۆم 2 سەفەری دەرەوەی وڵاتم لەگەڵا کردووە 2012 پێکەوە چوین بۆ هیندستان نزیکی 15 بۆ 20 شەو لێ بووین دواتریش لە ئێران ئاینی شتێک 2 جار بەیەکەوە چوین خۆشی تەندروستی تەواو نەبوو بەڵام خەیاڵی لای هەموو ناتەندروستەکان یەکێکمان مانوتایە ناساغینی ترە و ئۆقرەی نابوو یەکسەر هاتە لامان و بە پێچەوانەشەوە نەخۆشیەکانی خۆی هەمووی لە ئێمە شاردەوە چەندێک بچینە ناساغیش بووە نێشی توانای هەرەڵەسە و دەم بە خەندە بوو لەگەڵ هەمومانە مناڵەکانی خۆی لەگەڵ مناڵەکانی خۆشیە وەک هاوڕێ زۆر باش بوو و دەیمە بە خەمیانە بوو بۆ مناڵی هەموویشمان یعنی مناڵی هەمومان یەکێک لە ئاواتەکانی ئەوە بووە شەو لای ئەو بخەوێ لەگەڵ ئەوە بێ بەرەو ماڵ ئەوان بچێ هەر مناڵێکی ئێمە بەرەو ئەو چوو بێ بەرەو ماڵ ئەوان ڕۆشت بێ بە شەوق و زەوق و دڵنیا بوو کە دیاریکشی پێ بووی بەردەوام بە دیاریەوە بوو هەمومان بۆ مناڵمان بۆ فەست خێزانێک 4 پایەی جوانی داهاتووی کۆشکێکی ناوازە بوون ئەوان فێنکی ئێوارەیەکیان بۆ هەمووانە بیست و دڵیان چوارڕێیانی ژیانی عەزیزانی بە چراخان ڕۆشن و ڕوونا کردبوویەوە ئەوان بەختەوەری بنەماڵەیەک بوون ئەوان کوڕی قەدەر و پیری هەڵوێست و ڕۆحی مناڵێکی بەری و پاک و کێوی ئارامگری بوون لە دڵخۆشیە پاشایەک بوون تاجەکانیان لە چاوی حەسوودە شاردەوە پلە و پارە و پارویان نەئەویست تەلار و زەخرەفە و کۆشکی چەند نهۆمی و ڤێلا و باخ و ڕەزیان دڵخۆشی مناڵێکی هەژار بوو بەدەمەوە چوونی ژنێک بوو مناڵێک پیرێک کە گورچیلەکانی لەدەستدا بوو دەبوو خزمەتێ بکرێت باشترین کاری بەیانیانی قەڵای ئەم خێزانە خزمەتی نەخۆش و دڵخۆشکردنیان بوو ئەم خێزانە نەئەبوو لە یەکتردا ببڕێن و یەکتر جێبهێڵن قەدەری ئەم خێزانە فرمێسکی لێکدابڕانی بۆ کەسیان جێ نەهێڵا و پێکەوە گەیشتنە بەرزەخ هاوڕەیەکی زۆر نزیک و خوشکێکی زۆر ئازیزم بوو ئێمە یعنی ئەوەندەی لەگەڵدا دەشعریات تێکەڵبووین لەگەڵ خوشکی خۆمانە بەو شێوەیە نین تەنانەت هەموو ڕۆژێ ئێمە هەواڵی یەکمان نەزانی ئەو ڕۆژەش کە ئەوی بەسەر هات ئێمە پێشەوەی کە ئەوی بەسەر بێ سەعات 11 قسەمان کرد بەیەکەوە کە لە ماڵی داعوت بووین مەوعیدمان بوو بچین بۆ ئەو ماڵە بەڵام ئەو لەبەر خاتری باوکی وتی لەبەروی ئەمڕۆ شەمەیە من لە ماڵەوەم ئەبێ سەر لە باوکم بم لەبەر ئەوە نەهات ئیتر تەعزیەیەکی شەو بوو خوشکێکمان مێردەکەی وەفاتی کرد بوو ویسمان عەسر بڕۆین بۆ تەعزیە هەر لەبەر خاتری باوکی قەدەری خوا تەئخیر بوو نەچین بۆ تەعزیەکە و ئەوەی بەسەر هات واللهی ئەوەندەی سیفاتەیە ئەگەر بێت و باسیکەین یعنی بەڕاستی لە کتێبێکە جێ نابێت یان 3 ڕۆژدانشی قسەی لەسەر بکەین تەواو نابێت چکە ئێمە یادگاریمان زۆرە لە مناڵیەوە بەیەکەوە بووین و کەم ڕۆژی شە بوو ئاگامان لە هەڵسوکەوت و کارەکان یەکتری نەبێ بە بەردەوام مەوعیدماندانا بەیەکەوە هەر شوێنێک کە ڕۆیشتین سەردانمانە کرد تەنانەت ئەو کاتشی کە ئەوەی بەسەرهات ئێمە مەوعیدی هەفتەیەکماندانا بوو کە ڕۆژێ سەردانی ماڵی پوریەکەم بکەین ڕۆژێ سەردانی شوێنێکی کە بکەین وەکو سیلێ ڕەحەم دائما کە دائنیشتین یعنی زۆر کۆمەڵایەتی بەڵێ یعنی بەردەوام کە دائنیشتین چەند سەعات دائنیشتین دوای ئەوی کە ئەمانیز لێک جیابینەوە وەکەوە بوو 1 دقە بەیەکەوە نەبوو بێتینەوە نە تا مەزروع یەکتری بووین و یعنی سبحان الله کردەوەکانیشی ئەوەندە سیفاتەکانیشی بەرز بوو کە کاتێکە بەیەکەوە بووین مسقالە زەڕەیە هەستی دنیای دروست نابوو لە ناختا یعنی بەردەوام پلانماندانا یعنی چۆن کردەوەی بکەین کە خوامان لێ ڕازی بێ و سیفاتی کەشی زۆر بوو یەکێکی کە لەو سیفاتە جوانانەی کاتێکە ئاچوین بۆ شوێنی قەت حەزی ناکرد بە دەستی بەتاڵ بچیە بەردەوام حەزیە کرد هەدیەکی پێبێ بوو هەر شوێنێکە چوین تەنانەت دەگە هیچی پێ نەبووایە ئەگەی بە سەمونخانەیەک ئەیوە ڕاوسەبات وەزی سەمونی گەرم بکڕین لەگەڵ خۆمان بیبین ئیتر یعنی سیفاتەکانی زۆر زۆرە لە زیاتر دادەشعری ئەگەر بڵێن بەسەرهات و چیرۆکی زۆر جوانی هەبوو بێت کە لە یادی ئێوە بێت دەربارەی خێرخوازی دەربارەی
سەردانی ماڵی فەقیر دەستگیرۆی خەڵک بەبێ ئەوەی کەس بزانێت حەزی نەکردو کە تەنانەت ینی خەڵکیش بەو شتەی بزانێت یا ئیعلامی بۆ بکات دیعایی بۆ بکات کە بەداخەوە جارێەوە ئێمە زۆر جار ئەگەر خێرێکیش بکەین وای لێ هاتوو ئەم سۆشیال میدیاوە زاڵ بۆ بەسەرمانە کەسەکە گەشتێکیش بەخشێ بە کەسی حەزەکە علاقەی دەستی پیشانی سۆشیال میدیا بدات ئینجاویەوە و ماڵەکە بەڵام وا مەشهورەکەدادا شعریە زۆر جیاواز بۆ لەو مەسەلە بەڵێ وڵی ئێمە چەندە تێکەڵ بووین من وە هەستمە کرد هیچم لێ ناشارێتەوە یعنی وە هەستمە کرد ئاگام لە هەموو شتەکانێتی کەسی دوایکە وفاتی کە لە پرسەکەیە بۆم دەرکەو یعنی مناڵێکە ئۆتیزمی بوو ئەگریا لەو پرسەیە خۆیان بوو بە ئەرزایی وڵا لەمە ڕۆیدا دەشیعریە یعنی ماڵ هەبووە کە هاوسەری نەخۆش بۆ ژنەکە ئەگریایی وڵا لە ئێمە ڕۆیدا دەشیعریە ئەیوت یعنی ماڵ هەیە ئاگەر بماتوانایە بەس نێو کردومە من بەشداریم کردویان بەشداری بکە یاشتێ کە دوای ئەوە لە پرسەکەی بەڕاستی منە شتانم بۆ دەرکەوت سەرمە سۆڕمام و خۆ هیچی لە من ناشاردەوە هەر شتێک یەکرد تەلەفۆن یەکرد پێوتم بەزە شتانە نەقەت ئاشکرای ناکردتەنا منیش نەمزانیوە یعنی لە قەراخ چەندێ دوور بووە هەبووە ئەیوت خوشکێکمان هەیە لە قەراخ مناڵی نەخۆشی هەیە ئەو هەموو مانگە منی بەسەر کردوێتەوە هەموو مانگی هاوکاری نردوو بۆ ئەو کوڕەی من کە نەخۆش بووە ئەم شتانە قل تەنانە لای منیش کە چنێ نزیک بووین بەیەکەوە باسی ئەو شتانی نەکردووە ئەو حاڵەتە خۆی ئەمە زیاتر دوای مردنەکەی هەنێکی مانزانی هەنێک لە هاوڕەکانی ئەیوت یەکێک لەوانە دادەسەوسەنی شێخ حەکە ئەیوت لە سەدا سی موچەکەی ئەوەی کە من ئاگادار بم دایناوە بۆ لایەنی خێرخوازی ئەوەی تریشکە ئێمە ئاگادار بین زۆر هەنی بەردەوام لە ئێمەی پرسیوە لە گەڕێکی وا فەقیری تایە لە قوتابخانەکەتانە کەسی کەم دەرامەتی تایە شتێکی بۆ بکەین ئیتر پێشەوەشی وەفاتکە بەنیاز بووین گرروپێک دروستکەین بۆ هاوکاری مەڵامی تر بەداخەوە قەدڕێنێ و کاتێکیش هاوسەرگیری لەگەڵ کاک عادل کاک بەختیارا کرد بەڕاستیەکەی لەبەر خاتی خوای گەورە ئەم هاوسەرگیریە کرد و لەبەر خاتی خوای گەورەش ڕۆیشت کۆچی کرد ماوەیەک لە شاری سلێمانی دوورکەوتەوە و لە دوایشا کە هاتەوە یعنی ئەوەندە خەمخۆر بوو ئەوەندە بە خەمەوە بوو کە من باوەڕم وایە کە ئینشاءڵڵا پلە و پایی شەهادەتیان بەنسیب بووە چونکە بە دەستە جەمعی لەو کارەساتی کارەباگرتن و ئەم حاڵەتی کە بەسەریانە هات یعنی ماڵێکی متەواضع فەقیرانە هەژارانە ئەم خوشکە بەڕێزە ئەوەی کە من شاهیدم و لێم بیستووە لە هاوڕێکانی کە هاوڕێی زۆری هەن يعني لو معاشە لەو موچەیە کە وەریەگرت بەشی ئەکرد هەڵی ئەگرت بەشی ماڵی فەقیر و هەژاری ئەدا خۆی مۆزەف بوو مۆزەف بوو لە دایرە بوو لە خستخانەی چوارباغ و یعنی بەڕاستیەکەی ئێسێش ئەو کارمەندە بەڕێزانە مدیرەکان یعنی ئەوانەی کە لە دەور و پشتی ئەو خوشکایە بوون یعنی ئێستش کە لەوانەیە ئەم بەرنامەیە ببینن هەر خەمخەور بوون هەر فلمێز بە چاویانە بێت خوارەوە یعنی من دام نابوو 5 خوشکم هەیە لەسەر و هەموو 5 خوشکەکەی منەوە بوو يعني شي خيري وبلين لا خيرخوازية كاريجري زوري هبو دا شاريا كاريجري هبو كبراسيكي لكاتي جنازة تعزيكي شادركو افرتي واها توا كباسي كدول لاي خزان ولاي او خشكانه وتيتي والله من استباسيكم ام خشكه چند يعني متي اما داو چونك اما خو ما نزانين ملتي كدو جنابش زانين نو اذا كان بحالتي كي زور ناهموارە میلەتی کورد تێپەڕی بە تایبەتی چینی فەقیر و هەژار یعنی دەستکرد بوون یعنی بەڕاستیەکەی میلەت خواخوای ئەوە بوو کەسێک لا بکاتوانێ 5 کیلۆ ئارد بکڕێ بۆ فەقیر و هەژارێک ئەم خوشکە نمونەی ئەو ئەوانە وانە کە من زۆر جاوتومە هەستکردنی برایەتی و خەمخۆری ئیسلامەتی زۆر کەم کەس هەیە بتوانێت ئەو خەمەی هەبێ من لم يهتم بأمر المسلمين فليس منا فالمدي بيغمره صلى الله عليه وسلم وكو شخص أم كاريانا كرد يعني وكو شخص بخوا حد حزي شنيك باسي كان يعني يكي للصفة جوانا كان كبيغمري إخوة صلى الله تعالى عليه وسلم فرمي حو تعقم للرجل سيبري عرشي إخوة قوران للرجل قيامتها كهيش سيبرني إلا سيبري عرشي إخوانا بيت يكي لوانيا رجل تصدق بيمينه فأخفاها عن شماله يعني أفرمي يكي لو تاقمانه أو كسيك بدسي راس كخيرك كان على دسي شبي بزانه أما جيك يقولوا صفة جواناني لم خشك برزاها هبو ومن براسيك زور جارج باسم كدو توما لو كاتيك خواي قورة بالدنيا وديارة من زور جارج وتوما والله أو بيا وباش صالحانا خواي قورة زوعان بات أو كساياتي أنا
وەڵای مامۆستای بەڕێز ئەو کەسە ساڵحانە ئەو کەسە باشانە ئەو نمونە جوانانە ئەو ئافرەتە بەڕێزانە ئەو ڕابعە عەدەویانە یعنی بەڕاستیەکەی ڕابعە عەدەویەک بوون ئەوانە یعنی من هەمووش کاتێ وتومە کاکە ئێستێمە زوو جاری وایە حەدیث ئایا دەخوێنین و ئەڵێن کاکە سەدەمی زەمانی زوو پیاوێک هەبوو ئاوا بوو عالمێک هەبوو ئەو دەیبرا وەڵڵای ئێستێش هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت باشترین دڵێکی شکرانە بژێرە لەگەڵ زوبانێکی بە زیکر و ژنێکی ساڵح و دیندار کە کۆمەکیت بکا لەسەر جێبەجێکردنی ئەرکەکانی دین و دنیات. ژنی ساڵح ئەبێتە نیشتیمان بۆ پیاوەکەی لە سەرابی سەحرای نەبوونیە ئەبێتە ئومێت لە ئاوارەیی و هیجرەت و جیهادا ئەبێتە مەئوا و سکوونەت خێزانی بە ئاگای دڕۆشن ئەبێتە سوپایەکی بێ زەحمەت و ئەبێتە دەستگای خێر و ئاوەدانی و هەناسەی ژیانەوە و دەڕژێتە گۆڕەپانی ژیان و ئاوەدانی دروستەکات. دادە شعرەیە خوشکم زۆر سیفات و ڕەوشتی جوانی هەبوو. زۆر کات ئەیویست پێمان بڵێ و بۆ کە ئێمەش وەکو ئەو بکەین جاریوا بۆ هەر بە ئاماژە پێوتنیا بە گێڕانەوەی ئەوەی خۆی کە عەزێتی ئێمە نەیاویان ئەو شتە تۆزێک لەسەر ئێمە قورس بێنێکە بۆی باز ئەکردی. بۆ نمونەیەکێک لەو شتە جوانانەی هەموو مەعاشێک 25,000 ئەکردەنا ئەو قورعانی کە ئەیخوێنێت تا جەژنی قوربان هەموو ساڵێک ئەمەی دووبارە ئەکردەوە جەژنی قوربانی کرد بە قوربانی هەمووشمانی ئاگادارە کردەوە بە تایبەت لە مەسەلەی قوربانی بزانین بۆ چ مناڵێکمان کراوە بۆ چ مناڵێکمان نەکراوە ئەوت بۆ کوڕ ئەبێ دوان بکەن ئەمە ینی وردەکاری ئەو شتانی زۆر کە عەرزم کردی مامۆستایە بەڕاستی مامۆستا بوو لە هەموو شتەکانە ینی چەند هەنگاوێک لە پێش هەموومانە بوو بە تایبەت لە مەسائیلی دینی و سەردانی خزم و بەجێگیاننی سیلەی ڕەحەم زۆر لە پێشێمەوە بوو زۆر قەت دڵی گەردی نەئەگرت بەرامبەرت مامۆستا یعنی چەندێک لێشی عاجز بوویتێ هەر هاتەوە بۆلات یا هەر بانگێ کردیتەوە یعنی ئەو سیفاتانی زۆر جوان بوو ئیتر شتی تریشی زۆر هەیە بەڵام بەخوا ناتوانم بگەڕێمەوە بۆ ڕابرد و زۆر ئازارمە یعنی ئەوەی کە ئێمە لە قەت لێماندا نەبڕە قەت بە دەگمەن مەگەل لێرە نەبوو بێ ئێمە لێ نەبووین ڕۆژێک نەمان بینی بێ ڕۆژێک گوێمان لە دەنگی نەبووین وەڵا وەک عەرزم کردی مامۆستای بەڕێز یعنی ئەمە مردنی هەر چواریان بەیەکەوە تۆزێک ئاوا وەکتر بڵین کاک بەختیاری هاوسەریشی نەبێت یعنی داخەکەی لە هی ئەوان کەمتر بێیان باوەڕکە ئەویش وەک عەرزم کردی هەر هەڵبژاردە بوو یعنی زۆر ڕێزی ئەگرتین و بەردەوام دەم بە خەندە بۆ لەگەڵمانە و ماڵی کراوە بۆ بۆمان و هەمیشە دەرگای ماڵیان کراوە بوو و ئەویش هەر پابەندی ئاینێکی باشی هەبوو ئەویش بەخشندە بوو ئەوش هاوڕێکانی شاهیدی ئەوەیان وەیا بوو زام لە کاتی وەفاتەکە کەسی کامێرەکە کرا بۆ ئەو شوێنێکە کاری لێکە هیچ چەند شەوێکیش پێش ئەوە خەریکی شەونێژۆ قورئان خوێندن بوو ئەو شوێنەشی کە دەوامی لێکرد شتەکانیمان هێنایەوە زیاتر کتێب و قورئان و خوڕمای لێبوو کە لەوێ لەم ئەخیرا زۆربەی کات هەر بە ڕۆژوو بە تایبەت دووشەمان و پێنجشەمان و هیچ بە ڕۆژوو ڕۆژەکانی تریش ئیتر زۆربەی کات هەر بە ڕۆژوو وەکو کەسایەتی وش کەسایەتێکی گەورە بەڕێز بوو لای ئێمە چونکە هیتر خۆ هەر هەڵبژاردنەکەی کە وەکو هاوسەر هەڵی بژارد لەسەر ئەوە بوو کە کەسێکی ئاینی بوو کە پابەندی ئاینی هەبوو بۆیە هەڵی بژارد دواتریش کە شتێکی نامۆ بوو بە وەکو مەحکەمە و مەحامی و حاکم کە لەوێ وتبووی مارەیەکەم ئەبێ لەسەر قورئانێک و چەکێک بێ بەڕاستی حاکم وشت زۆر یعنی هەوڵیان نابوو ئەو شتە نەکرێت بەڵامی تر ئەوەی کە ڕۆژنامە نووسوشت هاتبوو کۆمەڵێک شت و تۆزێک گەورە کرابوو لێە هەر کرا یعنی لەسەرەوە مارە بڕا کە هیچ شتێکی دنیایی نەبوو یعنی لەوێ هەر ئەوەی ویست قورئانەکەی هەڵبژارد باوەڕکە لە ژیانی ڕۆژانیش یعنی ئەو جلوبەرگەی کە بەکارهێنا مەگەر خوشکەکان پیان بدات ئیتر ئەمە تەواو کاتی نییە کاڵ بۆتەوە یا شتێک ئینجا جلوبەرگی ئەگۆڕی
زۆر 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 بێ نەفس بوو مامۆسا باوەڕکە هیچ شتێکی دنیایی نەئەویست هیچ ئێمەشی هەرهانەیە بۆ کارزم کردی ختمی قورآن ماوەسا باسی ختمی قورآانی کرد کە ئێوە ختمێکی قورآنتان هەبوو تەنانەت ئەو ڕۆژەش وازانم کە هەتاومان نەکە خوشکێکی کەدا چۆن بۆ ختمە چۆن بووە وڵی ئێمە هەر گروپێکمان دروست کرد بۆ خۆمان وتمان بە جەماعەت ختمی قورآنەکەین ئیتر یعنی هەر کەسێ لە ماڵی خۆی جوزئێکی خوێن وتمان با بە کۆمەڵی ختم بکەین بەیەکەوە بەشداری ئەو خێرە بکەین خێری ژەماعی بەڵێ ئەوتی من حەز ناکەم لە ناو گروپەکەیە بوو بڵێن سێبە لە ناو گروپەکایە بەس تۆ ڕۆژانە پێم بڵێ هەتاکی ئەخوێن و چەندێکە خوێنن بەس پێم بڵێ من لە ماڵەوە خۆمەی خوێنم قورآنەکەی بردبوو تەنانە بۆ دایرەش قورآنێکی دانابوو ئەو کاتانەی کە فەراغ بوون و تۆزێ دانیشتون ئیشیان نەبوو قورآنەکەی دەریێناوە لەوێ ئەوەشی خوێندووە یعنی لەوێش کاتی هیچ بە فێڕۆنەیەوە هاوڕێکانیم بینی من لە خەستەخانە کە باسیەوەیان کردوتی قورآنەکەی لە ناو دۆڵابەکەیە داناوە ئیتر بەو شێوەی بەشداریەکە لەوە شاخۆی دەرناخەز بڵێ من لەنا ئەو گروپام و ختمەکەم هەر بە نەهێنی جا بەشداری فەرمودەکانمان کرد چل فەرموودە بوو وتمان وەرە با بەشداری بکەین وتی هێنە بەڵێ ئیتر من بۆم کڕی ئەو کتێبم بۆ کڕی و ویستم بۆی بنێرم ئیتر نەگەی بەدەسی سبحان الله وای لات دێسش لە ماڵەوەیە جنابتان ماوە ساڕۆقێ کە زۆر نزیک بوون لە دادەشاری وەکو خزمایەتی وەکو دینداری وەکو حەڵقەی زیکریش کە بەیەکەوە بوون هەستەکەی پێش وەفاتی ئاماژەی یابێت یا خۆت شتێکی بینی خەوێکی بینی بێت چی هەستێکی هەبوو پێش مردنی کە بەرەو مردنە ڕوات واللهی هەستی زۆر بوو جا شتێکێکی لەو معجیزانەی کە یعنی سەرنجی منی زۆر ڕاکێشاوە تەیرێکیان هەبوو لە ماڵەوە تەیرێکیان هەبوو 7 ساڵ بۆم تەیریان بەخێوە کرد سبحان الله لە ناویان هاتووە زۆریان خۆشەویست ئەوە تقریبا ماوەیەکی زۆر کەم پێشەوەی وەفات کە تەیرەکە جەڵدەلەیە ئیتر خەفەتی زۆر لێ خوارد بردیانەوە بە تەکیە تەیرەکە هەر ئەو شوێنی کە خۆیانی لێن نێژراون لەو شوێنە ناشتیان ئیتر هەرەیوت من بەستەمەنا لە خواکەمەوە تەیرە ببینەوە لە قیامەت ئاڵێن تەیر نبینیتەوە ئەوی من خەفەت لەوە خۆم ئاڵێن نەیبینیتەوە من 7 ساڵە بەخێوێکم حەزەکەم بیبینمەوە ئیتر اینجا زۆر باسی مردنیە کرد بە منیەوە دووەرە وەسیەت بکەین توخوابا لە پاڵێکا بمانێژن لە تەکیە منی سوحبەتم لەگەڵە کرد ئەمە بوو هەر تۆ بینم تۆ باسی مردنەکەی زۆر باسی مردنیە کرد مجموعەیە پشیلە فێر بوو بوون بە ماڵیان گوڵی زۆر خۆشەویست حوشەکەی هەموو گوڵ بوو ئەچوونە ناو گوڵەکان پشیلەکە ئیتر خۆڵەکەیان تێکەیە ناڕزایەکی دەرنابڕی بڵێ ئەو خۆڵیان تێکیاوە بۆ ئەو گوڵەکە میاوا لێ کردووە ئەوەش بۆ قیامە زەرورە یعنی یەک قسەی ناکرد یەک ناڕزای دەرنابڕی کە ئەم پشیلانە ئاوایانەکی لە گوڵەکانی زۆر باسی مردنیەکە ئەو ماوەیە زیاتر عیبادەت و هەڵسوکەوتی لە ناو خێزانەکەیە چۆن بوو؟ واللهی یەک ڕەوشتی هەبوو یعنی هەر کەسێکی بە خێزانەکەشیەوە بە خوشکەکانی و بە عایلەکەیەوە بە خزم و کەسوکار و ناسرا و ئەوەی کە ئەیبینی یعنی چەندێ ئێمە هاوڕێی کەمانەیە کە دانیشین بەیەکەوە جاریوا بیر و باوەڕێک بیر و ڕایەکی جیاوازمانەیە ئەها حەزناکی لەگەڵ ئەو بیر و ڕای ئەو کەسەیابی یعنی ئەوەی نەبوو هەر کەسێکەی بینی وایە زانی ئەمە لە هەموو کە زیاتر خۆشیەوێ وایە زانی ئەم لە هەموو کە زیاتر ئەوی خۆشەوێ ئاوا بوو گونجاو بوو لەگەڵ هەموو کەسێکا تەسەڕوفاتی زۆر گونجاو و زۆر لەسەر خۆ بوو لەگەڵ سفورە لەگەڵ حیجابە لەگەڵ یعنی هەموو زۆر کۆمەڵایەتی باوەڕەکان زۆر خۆی گونجان ئیمام سای بەڕێز خۆت دەزانی ژیانی ترەمە معلومی جەنابتە هەمووی تاقیکردنەوەیە ئەمە تاقیکردنەوە قورسەکەی ئێمە بوو بەڕاستی ئیتر خواب کا قورستر ئێمەش و کەسی تریش نەیبینێت وەکو عەرزم کرد ئێمە قەناعەتمان پێ هەیە و بە قەدەرەکە شکرین بەڵام باوەڕکە ئەمانی هەیە کە یعنی ناخۆشە تۆ لێک کاتە مامۆسات بڕوە دایکت بڕوە خوشکی گەورت بڕوە هاورێت بڕوە خەم خۆرت بڕوە دووج گەرگەوشەی خۆت بڕوا باوەڕکە ئەو مناڵانی مناڵی هەمومان بوون باوەڕم پێ بکە یعنی ئەڵێم خۆزگەی یەک ڕۆژ یەک وشەی یان نەخێریان بووتە خۆی و ماڵ و مناڵی هاوسەری قسەیەکیان پێ بووتی نایی یەک تۆز لەم خەمەیان کەم کرد بەس بەدەخەوە نایدۆزینەوە هەر ئەگەڕین یەکشت نادۆزینەوە ئینشاءالله خۆی گەورە بە شەهیدی حساب کرده بێتن ئەوەی کە ئێمە لێمان بینیون و ئەوەشی کە چواردە و لێ بینیون ئینشاءالله شایەتی ئەو ئەیەنکە بگەنە ئەو پلەوە ئێمەش لە خوای گەورە داواکارین بگەنە ئەو پلە و ئێوەش و کەسوکاری ئێوەش و ئێمەش سەلامەت بین و کەس ئەوە نەبینێت کە بەسەر ئێمە هات چونکە بەڕاستی ڕۆشتنی چوار کەسی ئاوا سەنگین قورسە
باوەڕکەما مەسا لە هەر کەس باسییانەکەی هەڵبژاردەبوون هەر چوارێ چوار گوڵ بژێر چوار هەڵبژاردە بەیەکەوە ئاوا من ئەوەندەی کە شارەزا بووم لەوەی کە الحەمدوللا کەسێکی ئاوا چاک و چاکە خواز بووە تقریبا وەکو ماوەیەکی زۆر لەگەڵ هاوسەری هاتوبنوانێ شاری سلێمانی لەگەڵ هاوسەری منە پێکەوە لە 2005 تاعین بوون ئەو گەیشت چوو بۆ خەستەخانە هەر اختصاسەکەی ئەوە بوو ئەوی من بۆ پەروەردە یعنی لەو کاتەوانە کە ئامۆژە و ڕووتی ئێمەی ئەکرد یعنی بەڕاستیەکەی یەکێ لە سیفەتەکانی حیا و حورمەت بوو یعنی بەخوا من چەند جار هاتبێت لەبەر ڕێز و حورمەتی ئەو نەچوومەتە ئەو ژوورەوە دابنیشم لەبەرەوەی کە شەرمم لێ کردووە یعنی بەڕاستیەکەی شەرمشم لێک زۆر جاریش کە کێشەیەکە بوو بێ هەراوە بە خۆشیوانە لام باس کردو وتمە فڵان کەس ئاوایان ئەمە باوانە بێت تۆ ئەتوانی دووسێ قسەی خێری بۆ بکەیت یعنی خەمی ئەخوات کە ئەگەر هاتە دووربیاخوای کێشەیەک ببووە من یا خوشکێ یا برایەک ئەم خوشکە ینی کەوتە خولیای إلا ئەوە بڕۆشتایە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە یعنی ئەم سیفەتی ئێسێمە زۆر جاری وا هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زۆربەی فەرمودەکانە فەرمێ أنفع الناس من خير الناس أنفعهم للناس أما براسي غلطني يعني تو زۆر بێ خەڵکمان هەیە کابرا کە ئەڕوا بە ڕێگای باوەڕەکەی شوشەیەک یا بەردێ لەسەر جادەیەکی لا نابە يعني جوين هاتە لێ جا من قمشێ بەس ئاخر کاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ چاکترین کەستان ئەو کەسەیە کە خێری بۆ خەڵکی هەبێت يعني با بڵێن بەرجەستەکردنی فەرمودەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆربەی خەڵکان نییە قليلا ما تشكرون بۆیە ئێمە ئەم خوشکەمان کە ناسی بەڕاستیەکەی لە هەموو جانبەکانی ئەخلاق و جا لەگەڵ باوکیە لەگەڵ دایکیە لەگەڵ خوشکەکانیە لەگەڵ براکانیە لەگەڵ هاوسەری خۆیە لەگەڵ ئەو ژیانە فەقیر و هەژاریە کە لەگەڵ یاشیە يعني سبحان الله حەزی بە ژیانی دنیا ناکە وەڵای من شاهیدم پێشەوەی وفات بکە هاتن سەدانێکیان کردین خوای گەورە بە بەهەشتی بەرین شادیکە خوای گەورە لە گوناهی خۆش بێ کە من هەتا ئیسێش دوعای بەخێریان بۆ وەکەم و بەڕاستیەکەی کارە ساتێک بوو یەکێک بوو لەو شتانەیە کە لە ژیانمە یعنی ئەتوانم بڵم ئەوەندەی کە بۆ ئەو عایلەیە گریاوم لەو ناچێت بۆ زۆر کەسی کە گریام یعنی بەڕاستی تاسیری تێکردم لە حوبێکی دینیوانە بوو لە حوبێکی خۆشەویستیەوە بۆ ئەو خوشکە بۆ ئەو خوشکانشی کە نمونەی ئەوانن چونکە بەڕاستیەکە ئێمە ئەبێ وەفامان هەبێ بۆ براکانمان والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان خی گەورە داوامان لێکەوە فێریشمانەکە فەرمی دوعای بە خێریان بۆ بکەن دێبرا خۆ ئەو خوشکمان بوون دێ ئەوە خۆ ئەوەی کە ئێستا لە غەزای ڕوئەدا یعنی خوشکێ دایکێک بەڕاستیەکەی نمونەیەتەوە ئەم جەنازەی عایلێ و مناڵ و کۆرپەیەک بەدەستەوە بگری ئیسلام ڕیجال دروستەکە ئیسلام شێرەژنان دروستەکە وەڵڵاهی ئەم خوشکەژی یەکێک بوو لەوانە يعني بەڕاستیەکەی خەمخۆری ئیسلامەتی و دینداری و ئەخلاقی کەس و کار بوو ئەخلاقی خزمەکان بوو خێرخواز بوو چاکەخواز بوو بە خەم خەڵکەوە بوو بۆیە ئێمە بەڕاستیەکەی سوپاسی بەڕێستانەکەیەوە کەناڵی پەیامی بەڕێزیش کە ئەم بەرنامەتان تەرخان کردو خی گەورە جەزای تۆش باتەوە ینی هەرچێکی لەگەڵ یا بڵێن یان لەگەڵ یانە لەگەڵ ئەم خوشکە بدوێن ئەوەندەمان لەسەر ئەڵێن خوای گیان بە بەهشتی بەرین شادیکەی خوای گیان لەگەڵ خۆی و خێزان و دوونەوەکەیە لە بەهشتە بەرینەکەی خۆتا لە جەنەت الفیردەوسە ئینشاءڵڵا پێکەوە کۆیان کاتەوە بەڕاستیەکەی من یعنی بڕوامان هەیە بە قەدەری خوای گەورە عنی زۆر من بەڕاستی کە هەمومان ئەڵین بڕوامان هەیە بە مردن و بە قەدەری خوا چەند قاتی ئەوە من ئیمانە بەرز بووە بەوەی چکە ئێمە پێشتر بەیانیەکەی ڕۆژی پێشتر قسەمانە کردێکەوە باوەڕێ ئەوەم نەبوو یعنی چاوەڕێ ئەوەم نەبووم کە ئەم بڵێن ئاوا لە پڕ ئاوای بەسەر بێت بڵێ ئەو حادیسەی بەسەر بێ کاتێکە من لە دەوام بووم لەناو پۆلا بووم دەرزما بوو تەلەفۆن هەر تەلەفۆن لەسەر تەلەفۆنیان کردم دیارە زۆر ئەمە هێنە شتێکی زەڕورە با جواب بەمەوە کەیتر شتێکی وایان پێویتم نەشیان نەماوە ویتیان چواردەوری ماڵیان گیراوە کەس نازانێ چی بەسەراتوە یعنی شۆکێکی زۆر گەورە بوو بەڵامی تر ئامەنتو بیلا باوەڕمان هەیە بە قەزا و قەدەری خوا بەس باوەڕیشم هەیە بەوەی کە زۆر پاک بوو زۆر یعنی بەڕاستی و ماوەیە سەری کرد بۆ سەر عیبادەت و خێر و چاکە و
کارە خێرەکانی هەست دەکەم خوای گەورەی عنی ئەمە خۆشەویستی خوا بوو بە پاکی بردیەوە بۆ لای خۆ. عاقبەت خێر بوو ئینشاءالله. ینی ئەخیری ژیانی زۆرتر بە خەست و خۆڵتر خەریکی عیبادەت و ئەو ماوەیە زۆر یعنی یەکترمانە بینی مجموعەیە خوشک بووین هەر ڕۆژی یەکێکیان یعنی بڵێن هەمومانی داوەتە کرد تر کە ئاشتوین بۆ ماڵێکتری پلانی ئەوماندانەکە چی بکەین و چۆن دەستکەینەوە بە دەرز و دەورێک منیش پێمەوەی دووەرە من کتێب دیارەکەم وەرە لەسەر ئەو کتێبە بۆ خۆمان دەرزە خوێنینەوی نە حەزەکە مامۆستایەکی بەرزتر پێمان بڵێ زیاتر شارەزاتر بین منە ترسم لای خۆم حاسەبە بکرین کە ڕاستە خۆ ناچینە بەردەمی مامۆستایەکە دانیشین کە دەرزێکمان پێ بڵێ ینی بەردەوام پێوتم ئەو حەزەکە مامۆستایەکی وان بۆ بدۆزیتەوە و ماوەیە یعنی بەوە قەنەعەتی نەبوو کە لە ماڵە خۆی کتێب خوێنێتەوە ختم کە ئەو هەستەکەم بەرپرسیارم هەستەکەم گوناحبارم کە من مامۆستایەکم نییە ڕاستە خۆ علمی زیاترم پێبەخشێ. وڵی مامۆسای بەڕێز ڕاستەکەی من نەچوومە سەیرانەوە کاک لوقمانی برام بوو بەڵام ئێمە گەشتی نەوێ بەیانێکی دوای کاک لوقمانی برا شەوەکەی من 3 تەلەفۆنم کرد بۆ محەممەدی کوڕی ڕاستەکەی جوابی نەیەمە بەس ڕێبازی برازام لەگەڵا بوو مامۆستا عوسمانی برام و کاک لوقمان وتیان ڕەنگە لە یاری بێت جارجار ئەچوو بۆ یاری بەقا ئەتر بەداخەوە نەچوون بەدەم تەلەفۆنەکە ئەوەی لە خیاڵم نەبوو بێ ئەوە بوو بەڵام بەیانی کە بۆ لە دەوام دواکەوت بوو لە داوامی بڵین ئەو شوێنێکە خۆی داوامی لێکە ئەتە تەلەفۆنیان کردبوو بۆ خوشکەکەمەیش بە کاک لوقمانی برامی تۆ بچێ سەر لەیتە بەداخەوە ئەوی کە چاوەڕێمان ناک هەواڵێکم بیست وەکو ئارزم کرد ئەوەی دامانە نابێ هەمومان ئەومان دانابوو بۆ ئەخیر کەسمان بمرێ ڕەنگە ئەگەر من و مناڵم بمردە ئەو سکنایی چواردەوری بە بەخوا داخەوە کەسمان ناتوانین جێ ئەو بگرینەوە یعنی ئەوەی لەسەر ئێمە قورسەکە ئیسە ئاوە تۆزێک لێک دوورین ڕۆشتنی ئەوە ناتوانین کۆبینەوە. ژیانی ئەو ئەگەر بێت و باس بکرێ و هەر لە سەرتاوە دڵنیا بە ئێوەی بەڕێز بە 2 ڕۆژ و 3 ڕۆژیش ناتوان باسی ژیانی بکەم بەس منەوەی هەر بمێ باسی بکەم ئەوەیە کە باسی وەفاتەکەیەتی قەدەرەکە ڕۆژی 8 دەی 2022 بووە بەداخەوە ئێمە ئەو شەوە نەمانزانی ڕۆژی دواتر خوشکەم لە سەنتەری گورچیلەکە بوو دیارە بەبێ پرسقەت غایب نەبووە نەچووە بەدەوام تەلەفۆنیان بۆ خوشکێکی ترم کردبوو ئەویش برایەکم لەسەر شەقامە تەلەفۆنی بۆ ئەو کردبوو چوو بووە ماڵێ کە چووە بێ ئیتر ئەو کارە ساتەی بینی هەموویان یەک لە دوای یەک بوون بە قوربانی بۆ یەکتری ئەو کاتە دیارە ئێوارە بووە بەڵام ئێمە ڕۆژی دوایی پێمانزانین لەبەرەوە کاڵین ئێوارە بۆ نازانین کاک بەختیار کە ئیشی هەبووە نانی ئێوارەیە خوارد و ڕۆی بۆ ئیشەکەی لەبەرەوە پێمان وایە هەر پێشبانگی ئێوارە بوو بێت بەیانیش سعات 10 سعات 9 ببوورە لە دایرەوە تەلەفۆنیان بۆ خوشکم کردووە خۆشکیشم کە زانیوێتی ینی تەلەفۆنی زۆر بۆ کردوون جواب نەبووە تەلەفۆنی بۆ برایەکم کردبوو مادەن لەسەر شەقامە ئەویش چووە ئەوێ بینی کارە ساتەکە و هەمویان بە قەدەری خوا گیانیان سپاردووە. ئەو بەیانیەی کە هەواڵی کۆچی دوایی ئەم خێزانە بە ڕێزە بڵاو بوویەوە بە کوردستانە هەواڵێکی ناخەژێن و خەمبار بوو بۆ هەموو خێزان و هەموو تاکێکی خەڵکی ئەم کوردستانە خۆشەویستەمان. بەڕاستی عزیزانم با دەرس و عیبرەت لەم ئەڵقانە وەربگرین و لەم قەدەرە سەیرانەی کەیەتە ڕێی هەر هەمومان و یەک بەیەکمان بە جۆرێک لە جۆرەکان بە قەدەرێکی سەیر و بە مردنێکی خوایی و بە ڕێگەیەک کە خوای گەورە ئیزنی لەسەر ئەو ڕێگە مردنەیە ئێمە کۆچی دواییەکەی. ئەم شەو فاتیحایەکی تایبەت و دوعایەکی جیاواز و سڵاوێکی گەرم و گوڕ لە ئیمام و باوانی گەورەمان ئیمام هەمزە و نەوەکانی یەکەین. ئەم شەو ڕۆحی خێزانێکی بەختەوەر دەدوێنین لە گۆڕستانی ئیمام هەمزە و پیانەڵێین
ئێوە بە دوای دنیاویستیەوە نەبوون، دنیا ڕای کرد بە دواتانە فریانەکە و فریوتان بات. ناوبانگ و لاوانەوەتان نەویست، ئەوە ئێمەین بۆ چاکانێکی وەکێوە داوا لە خوای گەوراکەین کە نمونەتان سەوز کاتەوە و ئاوەدانی شار و وڵاتمان بە هاوێنەکانتان جوانتر بکات. ڕۆحی ئیسار و لە خۆبوردوویی و بێناویتان ئێمەی هێنایەوتن. ڕازی ئەم بەرنامەیە هەرگیز بۆ ئەوانە نییە بە دوای دنیا و ناوبانگ و شەبەحەکانی بووناگەڕێن. لێرە بوون بە نەبوون دەست دەکەوێت. پاکی و بۆ خوا سڵحاوی و ڕاساڵیتان لاپەڕەکانی ئەم بەرنامەی نەخشاند. ڕۆحتان لە بەهەشتی باڵا و ڕەزامەندی حەق تەعالایە شاد و بەختەوەر بێت. نەوە بە ئەمەکەکانی ئیمام هەمزەی عەزیز.